بنێرن ئەف چەند ڕۆژن ئەم دەبێژن پشتی 58 ساڵان جارە یەکەمینە سەرۆکێکی سووریێ لە UN داخفە ئاخفتنێکی پێشکەشتکە ji xwe divan 58 salan de temaşevanê nêja tenê du kes hebûne serokên Sûriyê bûn. Ew jî kur û bavek bûn. Yani Hafız el-Esed bû, piştî ku Hafız el-Esed mir kurê wî Beşar el-Esed bû serokê Sûrî. Yani divan 58 salan da ji xwe serokekî din kesekî din nebûye serokê wî welatî ji bû ku biçe li neteweynek bûyî biaxife. Ahmed el-Şerع ku piştî ketina Beşar el-Esed di kanûna 2024 da hate ser desthilatê niha li Amerîka li UN. Yani الور آخفتن پیشکش کن. لوی داره بنیرن چه بالا مکشان سپانسور و لوبیا هری مزن جبو احمد الشرع کی بون زانن امیر قطر تمیم بن حمد بو. يعني ویژه شرع را پروگرامین هفدیتنان چید کرن. ڕووداوێکی مێژووی دوای دەیان ساڵ ئەحمەد شەرع ڕۆژی چوارشەممە بوو بە یەکەم سەرۆکی سووریا لە نەتەوە یەکگرتووەکان گوتار بدات. گوتارێک کە لەلایەک پڕ بوو لە زاراوەی دینی ئیرۆ سەرکەوتنا حەقیە بەسەر باتڵیەدا ڕادەگەهێنم. لەلایەکی دیکە بەڵێنی پاراستنی ماف و ئازادیەکانی هەمووانی دەدا. فإن سوريا بلد صاحب حضارة. ئاخەکە خودی شارستانیان کەڤنار و چاندێ هێژای وەیەکیە ببە دەولەتێکە یاسایە کو مافێ هەمویان بپارێزە و ئازادیان گارانتی بکە. گوتارە کورتەکەی شەرع کە نزیکەی 9 خولەکی خایاند هەندێک دژیەکی تێدا بوو. وەکو سەرۆکی کۆماری عەرەبی سووریا ناسێنرا بەڵام باسی لە دروستکردنی سووریایەک دەکرد کە هەمووان لە خۆ بگرێت. بە تەنیا وشەیەکیش باسی دووەم گەورەترین نەتەوەی سووریا کە کوردە نەکرد سەرڕایەوەی دەیان ساڵ لە ژێر دەسەڵاتەکانی پێشووی سووریادا چەوسێنراونەتەوە وەکو قەدەغەکردنی زمانیان و بۆنە کولتوریەکانیان. Di destpêkê de dixwaze xwelwan navçeyên ku Kurd lê nînin bihêz bike. Paşê dema bihêztir bû, dibek û zextên li ser Kurdan zêdetir bike. لە سەردانەکەیدا بۆ ئەمریکا شەرع هیچ نوێنەرێکی کورد یاخود کەمایەتیەکی دیکەی لەگەڵدا نەبوو. ئەحمەد شەرع یەکەم سەرۆکی سووریایە دوای نزیکەی 6 ساڵ بێتە ئێرە تا لە نەتەوە یەکگرتووەکان گوتار بدات. بەنێو هۆڵەکانی نەتەوە یەکگرتووەکاندا لەم کۆبوونەوە بۆ ئەو کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی وڵاتان دەڕۆشت. یەک ئامانجی هەبوو ڕازیکردنیان تا پەیوەندیەکانیان لەگەڵ سووریا ئاسایی بکەنەوە. ئەم وێنەیە کە تیایدا سەرۆکوەزیرانی ئیتالیا بە بزەوە سەیری شەرع دەکات تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی. دوای ئەو کۆبوونەوەیە وەزیری دەرەوەی ئیتالیا لە ڕێگەی ڕووداوەوە سەرکەوتنێکی دیپلۆماسی شەرعی ئاشکرا کرد. باوەری ئەمە بە سووریە هەیە ئەم ئامادەنە ji بۆ ئاشتیە کار بکەن ئەم ji بۆ ڤەبەرهێنانا ئیتالی لە سووریە ئامادەنە. هەندێک لە سەرکردەکانی ئەوروپا ئامادە نین قسە لەسەر ناوخۆی سووریا و مافی کەمینەکان لەوێ بکەن. هەندێک لە کەمینەکانی سووریا وەکو کورد و دروست دەڵێن دەبێت لابردنی ئاڵوقەکان بەو مەرجە بێت کە سووریا مافی کەمینەکان لێ بپارێزێت. سویسرا لەسەر ئەمە چی دەڵێت؟ مەل سەرڤەیەکی گۆتۆبێش نەکرد ئەس نکارم بەرسواوە بدم ئەس نەوەزیرە دەربەمە. ئەمریکا و ئەوروپا بەشێکی زۆر سزاکانیان لەسەر سووریا لاداوە و دەڵێن دەیانەوێت چانسێک بەم حکوومەتە نوێ بدەن. بەرپرسێکی باڵای ئەڵمانیا کە نایەوێت ناوی بهێنین بە ڕووداوی گوت لابردنی سزاکان لەلایەن ئەوروپاوە واتای واژۆکردنی کاغەزی سپی نادات بۆ شەرع تا چی بوێت بیکات. نام عەبدوڵڵا، ڕووداو، نیویۆرک.